سڵاوتان لەبێت لە شارپرێسەوە پوختەی هەواڵتان پێشکەش دەکەم. سبەی بەشێکی پارەکەی بەغدا دەگاتە هەرێم و وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمیش دەڵێت ڕۆژی پێنجشەمە دەست بە دابەشکردنی موچە دەکەن. بە گوێرەی ئەو زانیاریانەی تایبەت بە شارپرێس درراوە حکوومەتی عێراق بڕیاری داوە سبەینێ 250 ملیار دینار بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم ڕەوانە بکات. هەر لەو زانیاریانەی بە شارپرێس دراون لە قۆناغی دووەمدا 450 ملیار دیناری دیکە دەخرێتە سەر هەژماری وەزارەتی دارایی. واتە کۆی پارەکە بە دوو وەجبە ڕەوانەی هەرێمی کوردستان دەکرێت. لەلایەکی ترەوە پێشەوە هەورامانی وتەبێژی حکوومەتی هەرێم ڕایگەیان دەبوایە پێش هەفتەیەک 700 ملیار دینارەکە بنێردرایە ئەگەر هۆکار و بیانوویەکی دیکەی بۆ نەدۆزرێتەوە. دەبێت لەم هەفتەیەدا هەمووی بگات. سەرچاوێکیش لە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم تایبەت بۆ شارپرێس ئاشکرای کرد ئەگەر سبەینێ بڕی یەکەمی پارەکە بگاتە هەرێم ئەوە ڕۆژی پێنجشەممە دابەشکردنی موچەی مانگی هەشتی ئەمساڵ لە وەزارەتی تەندروستیەوە دەست پێ دەکات. وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند پارچەیەک زەوی نیشتەجێبوون بێ بەرامبەر دەدرێتە گیراوانی سیاسی. لەبارەی تەرخانکردنی زەوی نیشتەجێبوون بۆ زیندانیکرا و گیراوانی سیاسی وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەی بۆ ئەوە کردووە بە گوێرەی یاسای ژمارە 11 ساڵی 2011 هەموارکراو ئەگەر لە خانەوادەیەکدا چەند کەسێکی ژمافی وەرگرتنی زەویان هەبێت ئەوە وەری دەگرن. وەزارەتی شەهیدان و تووشێتی بە پێی یاسا ئەوانەی لە ناو بەندینخانە و زیندانەکاندا لەدایک بوون بە گوێرەی ماوەی گیرانی دایکیان ماوەی گرتنەکەیان بۆ هەژمار دەکرێت. ئەوەش لە کاتێکدایە بڵاوبوونەوەی ناوی چەند کەسێک لە یەک خێزاندا کە وەک زیندانی سیاسی ئەرزیان پێدەدرێت کاردانەوەی بەشێک لە هاوڵاتیانی لێککەوتەوە. شارێکی پیشەسازی و بازرگانی لە نێوان ئێران و هەرێمی کوردستان دروست دەکرێت. عەلی نووری یاریدەدەری پارێزگاری سنە بۆ کاروباری هەمانگی ڕایگەیاند لە سەردانەکەی داهاتووی ئیبراهیم ڕەیسی سەرۆکۆماری ئێران بۆ پارێزگای سنە مۆڵەتی پێویست بۆ دامەزراندنی شارێکی هاوبەشی پیشەسازی و بازرگانی لە نێوان ئێران و هەرێمی کوردستان دەردەچێت. ئەو بەرپرسەی ئێران و تووشێتی شارە پیشەسازی هاوبەشەکە لەسەر خاکی عێراق دروست دەکرێت. ساڵانە قەباری بازرگانی نێوان سنە و هەرێمی کوردستان لە دەواازەی سنووری باشماخەوە 7 ملیار دۆلارە.